كاتك في غمري خوا صلى الله عليه وسلم وحي بوها جبرائيل سلامي خوای لەسەر بێ لە ئەشکەوتا گوشی بە خۆیەوە فەرمی بخوێنە هەرەی ناتوانم بخوێنم خوێنەوار نیم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە گەڕایەوە ماڵ زۆر ترسا هەموو گیانی دەلەرزی کارەساتە بەڕاستی. جبرائیل سلامی خوای لەسەر بێ لە ئەشکەوتێکا بێ بتگوشێتە خۆیەوە ئەمجا قورئانت بۆ دابەزێنێ یەکەم جار کە هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیلی بینی سلامی خوایە لەسەر بێ گەڕایەوە بۆ ماڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها ئەو خێزانێشی هەبوو کات بەس خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. جا بۆیە ژن و پیاو کە باش بوون ژنی باش یا پیاوی باش قەڵایەکی گەورەیە لە کاتی ناخۆشیە یارمەتی دەرت بێ. مصیبەتێکت توش بوو ژنەکەت یارمەتی دەرت بێ. مصیبەتێکت توش بوو پیاوەکەت یارمەتی دەرت بێ. غەڵەتێکت کرد یارمەتی دەرت بێ نەک بتشکێنێتەوە نەک حەیات بەرێ کەرامەتت بشکێنێ. ئەوە ڕێز و خۆشەویستی پێوترێ. ئەوە ڕێز و خۆشەویستی نییە ژن لەناو خەڵکا پیاوەکە یشکێنێت پیاو ژنەکە یشکێنێت ئەوە پێ ناڵێن ڕێز و حورمەت. ئەو بەڵگەی لەسەرەوەی ئەو ژن و بێدایەتیەوە فاشلە بۆیە یەکتری دەشکێننەوە. ئەینا چۆن دڵت دێ هاوڕێ و خۆشەویستی خۆت بشکێنیتەوە ئەگەر خۆشت بێ و هاوڕێی تۆ بێت بەڵام دیارە ڕقت لێدی بۆی ئەناو خەڵکای دەشکێنیتەوە بەڵگەی لەسەرەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتەوە بۆ ماڵ فەرمی خەدیجە دامپۆشە ژانی دەلەرزی چۆن دەڵێت تاو لەرز گرت بووی سلامی خوای لەسەر بێ فەرمی دامپۆشە. خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دایپۆشی پێغەمبەری خوای داپۆشی صلی الله عليه وسلم هەتاکو ترسەکەی نەما زۆر ترسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمجا فەرمی والله ئەی خەدیجە ترسام لەوەی تیا بچم ترسام بمرم حتا لە نەفسی خۆم ترسام ئەوەندە ترسام لەو ئەشکەوتە شتێکی ئەوەم بەسەر هات بەسەراتەکەی باس کرد ترسام ڕۆحم دەرچێ بەڕاستی کارەسات بوو چونکە نازانی ئەمە وەحی خوای گەورەیە. چونکە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەحی بۆ دەهات زۆر بەتوندی دەیکرد یعنی جانی دەلەرزی جاری وا بوو جاری وا بوو عارەقی زۆری دەکرد قورس بوو بەڕاستی. قورئان بەو شێوە بۆ ئێمە دابەزیوە ئێمەش بە قسەی قورئان ناکەین. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک وای فەرموو خەدیجە فەرمی والله لا يخزيك الله أبدا مەترسە خوای گەورە قەت تۆ سەرشۆڕ ناکە والله قەت خوا تۆ سەرشۆڕ ناکە. نەیفەرموو تۆ پیاوی عیب ناکەی لە خۆتە ترسی ئەمە چییە عیب ناکەی لە خۆ ترساوی پیاوێ باوشی پیاداگرۆ ترساوی ئەها ژنی خراپاوە ژنی باشی دڵی پیاوەکەی داتەوە ترساوە تەواو. والله خوا قەت تۆ زەلیل ناکە قەت سەرشۆڕت ناکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەزانی بۆ لەبەر ئەوەی فەرمووی کەلا ئەبشیر مزگێنی بێ لە تۆ دڵخۆش بە قەت خوا تۆ سەرشۆڕ ناکە چونکە تۆ کەسێکی والله سیلەی ڕەحم بەجێ دەهێنی والله تۆ کەسێکی ڕازگۆی والله تۆ دەستی کەسی بێچارە و داماوەکان دەگریت والله تۆ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار دەدەی تۆ ڕێز لە میوان دەگری و یارمەتی ئەو کەسانە ئەدەی هەماهەنگی لە سەرکەوتنی خەڵکی چاکاکەیت هەماهەنگی لەوەی کە یارمەتی خەڵکی مەزڵوم و داماو بدەیت. ئەم هەموو سیفەتە جوانت تایە خوا قەت تۆ زەلیل ناکە مەترسە. ئەها دڵی دایەوە بۆی کە دڵخۆش بێت مەترسە ئینشاءڵڵا تۆ هەموو سیفەتە جوانت تایە بۆ ترسی قەت خوا تۆ سەرشۆڕ ناکات. ئەوە زۆر گرنگە دڵی یەکتری بدەینەوە. ئافرەتان دڵی پیاوەکانیان بدەنەوە پیاوەکان دڵی خێزانەکانیان بدەنەوە ئەوە زۆر گرنگە. ئەو کاتێ ئینشاءڵڵا ژیانێکی خۆش لەناو ئێمەدا دروست دەبێت. لە کۆتاییدا دەڵێم کەسێک مشکلەی هەبوو کێشەی هەبوو خەفەتی هەبوو ناڕەحەتی هەبوو مەیشکێنەوە دڵی بدەرەوە دڵخۆشی کە هەر کەسێکە بە ئیزنی خوا خوای گەورە تۆی سەرکەوتووەکە و دڵخۆشت دەکات.